تارمایی هێرشەکەی سەر کانگرس. ژینوار پەنایەک بۆ بێوەژنانی سووریا. نهێنی ئەو شتانەی بە ئاسمانەوە دەفڕن. تەماشاچی لە خۆشەویستی دەمەتان خۆش لە واشنگتن دیسیەوە خۆشاتنەوە ڕای بەرنامەی کورد کۆنەکشن هەینی 25 مانگە 6 ساڵە 2021 درود من جان دیلان پێشکەشتان کەم ئومیدوارم دەمێکی خۆش وەلمان بوونە سەر. واز صالح دەمیجەر هێوی ئادەمەکە خۆش ژوەرا دەخوازم. سەرۆکی ئەفغانستانی ئەشرەف غانی و سەرۆکی گفتوگوین ئاشتی ئەفغانی عەبدوڵڵا عەبدوڵڵا ئیرۆ لە کۆشکا سپی بێ سەرۆک جۆ بایدن را کۆم دەبن. یەکەم کۆمبوونا ڕووبڕوو یا سەرکردەیەن هەردوو وڵاتان تێدە دەمەکێدا کۆ ئەمریکا و ناتوێ دەست بە ڤەکشینە هێزین خۆین ماییژە ئەفغانستانی کردنە. حکوومەتە ئەفغانستانی دەبێژە دێ کۆمبوون باڵێ بدە سەر بەهێزکردنا پەیوەندیên دوعالی و هەڤرێزیە دناڤەرە هەردوو وڵاتاندا. شارەزا پێشبینی ئەوەیەکێ دەکەن کۆ دە کۆمبوونێدا ئاخافتنین ئاشتیە ئەفغانستانێ و پشتگیریە ئەمریکا بۆ ئەفغانستانێ سەرێ ئەجندەیە دەبن. وێنەکانی پەلەمەردانی کانگرسی ئەمریکا لە 6 مانگی یەک هێشتا لە بیری زۆرێک لە ئەمریکایەکاندا بە زیندوی ماوەتەوە بە تایبەتی بۆ ئەندامانی کانگرس کە گەواهی ئاژەوەکان بوون. یەکێک لە ئەندامانی کانگرس باس لە تارمایە دەرۆینەکان دەکات بگرە پاش چەندین مانگ لە ڕووداوەکە. هاژوهوژی ڕوو لە زیادبووی ئاژاوەگەڕان ئەوانەی هەوڵیان دەدا هروژم بکەنە نێو هۆڵی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکاوە دان کێڵدی نوێنەری بە ئاگاهێنا سەبارەت بەو مەترسی کە تێیدا بوو. ئێمە گیرمان خواردبوو قەرەباڵغیەکە چواردەوری دەرگاکانی گالەریەکەیاندا بوو هیچ ڕێگەیەک نەبوو لە هۆڵی گالەریەکەوە بگەیتە نهۆمی خوارەوە چۆڵ کرابوو. دان کێڵدی ئەم ڤیددیوانەی بە سێلفۆن گرت و ڤیددیۆیەکیان لە میانەی دادگاییکردنی تۆمەتبارکردنی سەرۆکی پێشوو دۆناڵد ترامپ پەخش کرا بۆ پیشاندانی ترس لەو دەمەی ئاژاوەگەڕان باڵەخانی کۆنگرسیان بەزاند بۆ تێکدانی پشت ڕاستکردنی سەرکەوتنی هەڵبژاردننی جۆ بایدن. دەنگی تەقا دەبیسترێت. ئەوە تەقەی پۆلیسێک بوو کە بە مەبەستی کوشتن لە ناڕازیەکی دەکات بەر لەوەی بتوانێت خۆی بگەێنێتە ناو هۆڵەکەوە. تەقاکردنەکە ڕێگەی بۆ دەربازبوون خۆش کرد. دواتر یەکەیەکی تاکتیکیاتنە شوێنەکەوە ئەوەش بۆ ماوەیەکی کەم دەرفەتێکی خوڵقاند بۆ ئەوەی ڕێڕەوەکەی پشتمان تەنها هێندە بۆمان پارێزرا و بێت هەتا دەچینە دەرەوە. دوای ئەوەی پۆلیس سەلامەتی باڵەخانی کۆنگرسی دابین کرد یاسادانەرانی هەردوو پارتەکە خورپەیەکی زۆریان دەربڕی. بە چەند ڕۆژێک دواتر دان کێڵدی دووچاری کاریگەری دەرونی دوای ڕووداوە ترسناکەکە بووەوە. لە ناکاودا زۆر تێکچووم و زۆر دەسڵەمیمەوە بەرامبەر هەموو هاژوهوژ ێگەستیار بووم و زوو تووڕە دەبووم. دان کێڵدی ئەندامی کۆنگرس داوای یارمەتی لە پزیشکی دەرونی جیم گۆردنی نووسەری کتێبی ترانسفۆرمینگ ترۆمای کرد. دکتۆر گۆردن ئامۆژگاری چەند ئەندامێکی کۆنگرس دەکات. هەر کەسێک بەم ئەزمونەدا تێپەڕ ببێت دووچاری کاریگەری پاشماوەکانی دەبێت و ئەو کاریگەریانە بە ئەندازەیەکی زۆر لە زانستی بایۆلۆژیدا چەسپیوە. دکتۆر گۆردن داوا لە نەخۆشەکان دەکات باسی ڕووداوەکانی ڕۆژی 6 مانگی یەک بکەن و ئەو پێیان دەڵێت جەستەتان ڕاوەشێن و پاشان فێریان دەکات لەسەر خۆ هەناسە بدەن بۆ ئەوەی نیشانەکانی بایۆلۆژی تیاندا کەم بکاتەوە. بە قوڵی هەناسە هەڵمژە و بە قوڵی هەناسە بدەرەوە و تەواوی هەناوت خەو بکەرەوە و ئەمە بۆ چەند خولەکێک بکە شت بە مێشکتدا دێت و دەچێت و لە مێشکتیان دەربکە. دکتۆر گۆردن دەڵێت بۆ بەرەو پێشچوون پێویستە کۆنگرس پەیڕەوی کللتوری چاکبوونەوە و پشت پێبەستراو بکات. ئەوەی ڕوودەدات ئەوەیە کە خەڵک وا خۆیان پیشان دەدەن و لە ئێستادا ئەو خۆ دەرخستن و بەو جۆرە ئێجگار زۆرە لە نێو کۆمەلگاکەمان و لە نێو کۆنگرێسدا بەبێ ئەوەی ناچار بن خۆیان وا پیشان بدەن کە ئەوان سەلامەتن چونکە هیچمان لە مەترسیدانین. بۆ سیاسەتمەداران کارێکی ئاسان نییە پێیان وابێت کە دەبێت هەموو کات بەهێزی خۆیان پیشان بدەن بەڵام کێدلی سەبارەت بە گرفتەکانی ڕوبەڕووی دەبێتەوە ڕاشکاو بووە. ئاسایی ئەگەر تو ئەندامی کۆنگرێس بیت یان پۆلیس یان هەر کەسێکی دیکە بێت بەتایبەت ئەگەر پیاو بیت ئاساییە کە دام بەوەدا بنیت کە تۆ مرۆڤیت.
ئەمەش بە تایبەت کاتێک ژیانت لە مەترسیدا بێت. لە هەرێما جزیرە ڕۆژهەڵاتی سووریە ژنوار بوویە پەناگەهێک ji بۆ gelek jinên bî ku dikarin jiyaneke bi rûmet lê derbas bikin. Rêvebira jinwar Fatma Emîn dibêje ew niha dixwazin projeya xwe berfirehtir bikin ji bo parastina jinan ji tundutijiyê. Li gor raportê navnetewî dora milyonekî jinên ku ji mêrên xwe hatine berdan li Sûriye hene û rastî tundutijiyê û destdirêjiyên seksî dibin. Pemnêrê dengê Amerîka li Qamişlo agahiyên bêhtir hene. li herêma Cezîrê jinwar gobûya wargeha pir jinên bî golê jiyaneke bi rûmet jiyan dikin. Gundek warekî ji bo jinê hate avakirin. Yanî diva çend salê dawî de di rewşa şerê bûyerê got li Rojava de bî piranî jin bûne mexdûrê vî şerê. Ji bo wê yanî gund pêwîstî pir pê hebû. Kesê ku niha li vê derê hatine mere jiyan dikin û jê wan wa kesana em bûn jî. Ji ber zihniyata civaka hane ku jin qebûl nedkirin bê zilam yanî her tim dinêrin yanî zilam hebûna jinê ye yanî zilam tune bê jin nikane bê nexwe birêve bêne mala xwe na zarokê xwe ama ew fikra me qebûl nekir yanî me wek jin ji ber em xwe nas dikin em xwe dî îrade ne me qebûl nekir em hatin jin warê de hatina me jin warê de rastî yanî pir pêşketina me jî çêbû yanî me xwe nas kir di vir de yanî wek her tim em dibêjin hevjînê şehîdan nirxekî şehîd diparêzin ew nirxa yanî zarokê wî ne. Li gorî raportên navneteweyî li Sûriyê nêzîkî 1 milyon jinên bî û berdayê hene. Ji nav wan 300,000 jin bîne. Piraniya wan jinan ji ber derfetên zehmetiyê jiyanê û rewşa şerê navxweyî li Sûriyê. Li rastî tundî destdirêjiya seksî û bikaranînê vetên. Li aliyekî din jinên bî rû bi rû bi barê giran yê xwedîkirina zarokan di nava şerê Sûriyê de tên. Axîn Umer yek ji jinên got hevjînê wê de êrişa Tirkiye derser bajarê Efrînê jiyana xwe ji dest da. Ew û du zarokên xwe niha li gundê jinwar dijîn. Ez hatim vê derê teqrîben bî 5-6 mane ez vir jiyan dikim. Pir xweş e, pir veheso ye, emanet lê heye, me re her qiçikî xwe molî me re tîde heye, me re disetirê. Yani her tiştekê de em jî vehesoyne. Li gorî lêkolînan got di nava civaka got êl û hoz lê bi bandorin jinên bî li rastî tundiyeke mezin tên. Nixasim got ew civaka mîna dêra zorê û reqayê di demeke dirêj de jêr destê Daişê de mabûn. Bandora îdeolojiya Daişê û baweriyên olî û civaka êlan li gorî vê jinê got bi sedên jinên wek wê li rastî koletiya seksî dihatin û bi zorê çend caran dihatin zewjandin. Jin li ser demê Daeş bi rastî tundî û eşkencedan pêt hate kirin. Hekir cilkê tiraş nekirban berxwe yan jî çavê wan diyar kirban bi tundî lê xistin. Di nava şerê navxweyî li Sûrî de û şerê li dijî Daişê de bi hezaran jin bîmane. Jineke li jinwar vê dibêje. Got biryara şer mêr dide lê encamên şerî xerab jin û zarok didin. Zana Umer dengê Amerîka herêma Dirbêsiyê. نوێترین هەواڵ و زانیاری خێرایی و متمانە لە فەیسبووکی دەنگی ئەمریکا. بەهۆی هێرشە بەردەوامەکانی تورکیە بۆ سەر هەرێمی کوردستان و ئەو گرژیەی لە نێوان پارتی و پەکەکە دروست بووە شیانی شەڕێکی ماڵوێرانی تری کورد لە ئاسۆدایە. بۆ تێشەستنە سەر هەندی لایەنی ئەم بابەتە دکتۆر ڕێبار فەتاح ڕۆژەمەوان و شارەزای ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕاستەخۆ لە ڕێگای سکایپەوە لە لەندەن لەگەڵماندایە. دکتۆر ڕێبار خۆشاتنەوە بەڕامەیی کورد کۆنەکشن ئاخۆ بەو بارودۆخە ئابووریە بەو لە یەکترازانەی لە نیوان لایەنەکاندا لە ئارادایە بەوەی هەرێمی کوردستان نیوەی وڵاتەکەی لە دەستداوە و دەوڵەتی ئیسلامی داعش لە قەراغ سنوورەکانێدا لە پەنار ڕاوەستاوە بەوەی پێشمەرگە و هاوڵاتانی هەرێم بۆ ماوەی چەندین مانگە موچەیان پێ نەدراوە بەرگەی شەڕێکی تر دەگرن یان شیانی هەیە ئەو دەسەڵات و قەوارە بەرەو هەڵدێر ببات. کوردستان ئامادەی شەڕ نییە بەڕاستی لەبەر ئەو هەموو هۆکارەی کە تۆ حاڵی حازر خستە بەرد دەست ینی ئەو کەلێنە گەورێش کە لە نێوان خەڵک و لە نێوان دەسەڵاتە هەیە هەروەها چەندین دەساڵ لە کوردستاندا هەیە کوردستان بە هیچ جۆرێک ئامادەی شەڕێک نییە لەمڕۆدا.
دکتۆر ڕێبار مەگەر تاالبانی و بارزانانی بریارێ نەدا ئیتر شەڕی کورد ناکەن بوو ئەو دڵە ڕاوکی و ترسا. ینی من حەزەکەم لێرە کورد لە بەرزانی و تاالبانی بکەینەوە چکە بەڕاستی ینی ئەو حکومێک کە لە ساڵی 1990ەوە لە کوردستانە بەرقەرارە حکومی کورد نییە، حکومی کۆمەڵێک کەسە کە دەستیان گرتۆ بەسەر دەرامەت و پلۆپایی کوردستاندا. ینی نامەوێت هیوای غەڵەت بم بە خەڵک، بەڵام بەڕاستی ئەبێ ئێستا لەوە تێگەیشت بین کە دەسەڵاتی خەڵک نییە، دەسەڵاتی کۆمەڵێکن، دەستەیەکن کە هەموو شتێک لە بەرژەوەندی خۆیان بەکاردێنن. ئەو شەڕەش بەشێکە لەو لە ئەنجامی ئەو میسمەنجمنتە کە بە ئینگلیزی پێڵێنیا لە ئەنجامی ئەو لە قەیرانێکەوە بۆ قەیرانێکی دیکەیە کە لە کوردستانە لە ساڵی 1990ەوە بەرخەرارە. یعنی کوردستان بەرگەی شەڕ ناگرێ، بەڵام تورکیا ڕەنگە بێوێت بۆ ئەوەی ئەو قوارێش کە هەیە لاوااستر بێت کورد بەرەو شەڕێکی دیکە بڕێت. ئەوەشمان بیر نەچێت بەڕاستی شەڕەکە زۆربەی بۆ ئەوەیە کە ئۆردوغان ڕای گشتی خەڵکی تورکیا بەلای خۆیدا ڕابکێشیە. دکتۆر لە هەرێمی کوردستان گوایە حکوومەتێک پەرلەمانێکەیە کە بەرپرسە لە هەر کارێک لە هەر ئاسایشی و هەیە. لێرەدا شەڕێکی لەو جۆرە حکوومەت و پەرلەمانەکە بریاردەن یان لایەنێکی سیاسی؟ ینی هەمومان نەزانین با خۆمان نەخڵەتێنین حکوومەت و پەرلەمان هیچ ڕۆڵێکی نییە. چەند کەسێک هەن کە ئەو بڕیارانە دەدەن، ئەو کەسانەش ڕەنگە بە پەنجەی دەست بژمێژێن. کەسەکانی زۆرتر لە هەولێرن لە سلەیمانی نین. یەکێک لە ئەنجامەکانی ئەم شەڕە ئەوەیە کە ئێستا ئەو کوردستانە دابەشکراوەی کە هەیە دابەشتر دەبێ. ئەوەنگی من ئاگادارم هەتا ئەمڕۆ دیارە ڕەنگە بگۆڕێ یەکێتی و گۆڕانیش خۆیان پاراستۆلەوەی کە شەڕی پێکەکەی بکەن لەگەڵ تورکیا تەنیا پارتیە. ئەمەش ئەنجامی زۆر خراپی لێکەوێتەوە، هەم بۆ پارتی، هەم بۆ یەکێتی، هەم بۆ کوردستان. ئێستا ئالەویاین. من گوێم لە ئێوە نییە. یا بۆ هیوای بابەتی گرنگ هەیە وەتە خەریکە باسیەکەین گوێم لێتە. ئێستا گوێ دێمان دکتۆر؟ بەڵێ بەڵێ. وتم ڕۆڵی یەکێتی و گۆڕان و لایەنەکانی تر چییە لە ڕێگاگرتن لە دروستبوونی شەڕێکی لەو جۆرە و یاخۆ چی دەبی بکەن؟ بۆ چوونی من ئەتوانن تەنیا بەشداری شەڕەکە نەکەن کە ئەوە شەڕەکە ڕناگرێت، ڕەنگە پارتی بە تەنیا شەڕەکە بکات. بەڵام ئەگە پارتی بە تەنیا شەڕەکە بکات ئەو دەم ینی بە عەمەلی تر خەوارەی هەرێمی کوردستان تەقسیمە بێت. ئەگەر زۆرە بەڕاستی ئەگەرەکان هەموو کراون خۆ ڕەنگە ئەوەی کە پیانەوەترێ پاسەوانە کۆنەکان ڕەنگە بەشدار بن لەگەڵ پارتیە بۆ ئەوەی ئەو شەڕە بکەن ئەو پاسەوانە کۆنانەی کە لە ناوێکێتیان، چونکە بیرمان نەچێشێتی ئێستانەوەی دووهەمی بنەماڵە بەڕێوەی دەبات. ئەوانەی کەنەوەی یەکەمن هەندێکیان هەرماون و هێشتا کۆنتترۆڵیان بەسەر هێزی پێشمەرگەدا هەیە. ڕەنگە ئەمە خۆی ببێتەوەی کە یەکێتی دابەش ببێت لە نێوان نەوەی کۆن و پاسەوانە، نەوەی تازە و نەوەی کۆنە، نەوەی تازە و پاسەوانە کۆنەکاندا. چونکە بیرمان نەچێت بۆ نمونە کاکۆچەت و شێخ جەعفەر هەردووکیان زۆرتر لە پارتیەوە نزیکن تاکو و یەکێتی. دیارە هەردووکیشیان کە دیارە هەرە دوانە نین هی کەشیان هەیە، ئەوانە هەمویان لە پارتیەوە نزیکترن. جگە لەوە لە دۆخی ئەمڕۆ یەکێتی
ڕازی نین کەنەوەی نوێ دەستی بەسەردا گرتووە یعنی هەر چۆنێ بیری لەکەیتەوە ئەم شەڕێکی گەلێک ئالۆزە ئەوەشمان بیر نەچێت کە ئەگەر پارتی بەتەنیا ئەم شەڕە بکات ئەوەی ئەو لافەی کە پارتی هەیەی کە گوایە بۆ نمونە ئەو حکوومەتی لە هەولێرە حکوومەتی هەرێمی کوردستانە ئەو دەسەڵاتی کە لە هەولێرە سەرۆکی هێزی پێشمەرگەیە ئەوانە هەمووی پوچەڵ دەبێتەوە ینی داهاتوێکی زۆر خراپ چاونواری کوردستان دەکات. شاندێکی ئاشتی لە ئەوروپا گەڕایەوە کە پێکاتوە لە کەسانی ژێراوجۆر بەڵام ڕێگەیان لێگیرا ئاخۆ ئاشتی لە بەرژەوەندی کیە و شەڕ کی قازانجی لێ دەبێنێ لەو بڕوایم کەس قازانج لەو شەڕە نابینێ خۆ ڕەنگە تورکیاش قازانجی لێ نەبینێت بەڵام ئەو ینی بەڕاستی پارتی ئەتوانم بڵێم بە تەواوەتی لەلایەن تورکیاوە کۆنترۆڵ کراوە ئەگەر سیاسەتێکی پارتی هەبێت لە بەرژەوەندی تورکیا نەبێت بۆ نمونە ئەو کەسانە کە گەڕانەوە نزیکەی 70 کەس بوون 100 کەس بوون ویسیان کامپینێ بکەن هەم دژی تێکدانی ژینگە هەم دژی ئەو شەڕە بەڵام ئەوە بوو کە دیمان پارتی تا ڕادەیەکی زۆر دەست بەسەری گرتن زیندانی نەکردن بەس دەست بەسەری گرتن خۆ ڕەنگە ئەمە لە بەرژەوەندی پارتی نەبێت بەڵام چاری نییە بەڕاستی ئەوەی کە ئەوە هیچ پارتی ناتوانێت هیچ شتێ بکات کە لە بەرژەوەندی تورکیا نەبێت زۆرێکی وا ڕادەست بووە. دکتۆر ڕیبار فەتاح ڕۆژەمەوان و شارەزای ڕۆژهەڵاتی ناوەڕا زۆر سپاس. من سپاسیەوە دەکەم. پشتی شەرێ داعشê gelek zarokên bajarê Mosulê bê malman û neçar bûn kar bikin ji bo dabînkirina pêwîstiyên jiyanê ji bo xwe û malbatên xwe. Gelek ji wan zarokan ji ber heman sedaman ji dibistanan derketin. Raporta Peyamnêrê dengê Amerîka li Mosulê ronî dêde ser rewşa wan zarokan. Bêgora yasayê nîvdewletî nabîtin zarok karketin û taybet karên giran. ku rojane çendîn demjimêran kar ketin li bajarê Mosulê û taybet li cihên pîşesazî bi sedan zarok têne dîtin ku rojane zêdetirî 8 demjimêran kar dikin û mandîbûneka êkcar zor dibînin. Em daxwazê dikin alîkariya zarokan bête kirin ji ber ku gelek derdeserî bi çavên xwe di şerê Daeş de dîtine û herwasa fera rêkxirawên nêfneteweyî çavê xwe bidene zarokan û bi taybet ewên bê semiyan ji ber ku niha bi bihayekî erzan kar dikin. Her êk bi bihaneyekê yan bi egerekî ketiyet nava karî da û beşekê evan zarokan dahatê rojaneyê malbatên xwe bi destxovetînin. بەرامبەر کارێکی قورس و گران. معكم مدرسة وابويا ما عنده لا راتب رعاية ولا كل شيء. قوتابخانە نینە هەروەسا بابی من ژی چم و چە نینن و چ داهاتێک مە نینە هەر هەفتەیەکی ئەس 5,000 دیناران قازانج دکم. bi xwedê min heza xandinê bi êkcarî nemaye ji ber ku ew kesên bawername bi destxwe înayên weka mamosta û endaziyara jî noke bêkarin û karên wesayên wekî me dikin. Aliyên hikûmî jî tekestiyan ku piştî azadkirina Mosulê diyarda karkirina zarokan gelek berfireh bûye û gehiştiye qonaxên metirsîdar lê gel û çareserî ji bo nehêlana evê diyardê çi ye? بانگوازیان من با همی سندیکایین کرێکاران هەروەسا بۆ ڕێکخراوên mafên medeni ew givaştina gel ser hikûmetê bikin da ku bi zêtirîn dem yasayeka taybet bihête derkirin ji bo parastina mafên zarokan. Herçende çi data û amarên fermî nehatîne tomarkirin ku çend zaro li snorê parêzgeha neynewa kar dikin lê tiştê berçav ew e ku li cihên karî jimareka zor ya zaroyan hête dîtin. Diyarda karkirina zaroyan li Mosulê roj bo rojê zêdetir lê têtin û taybet di van salên dawiyê da ji ber şerê azadkirina evî bajarî çendîn zaro bêsemiyan mayne û dîsan rêja hejariyê û nebûna derfetên karî bûyne hokarên serekî ku zaro bi rêjeka berçav kar bikin. Kawa Emer dengê Amerîka, Mosul.
ئایا لە ڕێگای فیلمەکانەکانی کابۆی و فیلمەکانی کوشتن و شەڕەتەقە وەکو ئەوەی لە کوردستان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست باوە کە هەر کات شەڕەتەقە و ئاژەوەیەک دروست دەبێت دەڵێن وەکو تەکساسی لێ هاتووە پێناسەی تەکساس بکەین؟ با لەم راپۆرتەدا ببین ئاخۆ تەکساسەکەی کلینی ئیستوود و جان وێن و ترنتی و جۆلێنە جیمایە؟ ویلایەتی تەکساسی ئەمریکا دووهەم ویلایەتە لە ڕووی پێوانە و ژمارەی دانیشتوانەوە. شاری مۆسیقا و شانۆ و ڕۆشنبیری و کاوبۆیە لە خەیاڵدانی زۆرێک لە دەرەوەی ئەمریکا لە چاو فیلمی شەڕەتەقە و عەسابەگەریەوە لێ ئێڕوانن. لە زۆر ناوچەی کوردستان و تەنانەت خۆرهەڵاتی ناوەڕاستیش ئەگەر هەر تەق و تۆقێ لە هەر شوێنێکدا ڕوو بدات دەڵێن ناوچەکەمان بووە بە تەکساس، بەڵام وەرن بە تەکساستان نیشاندەم. پردە بەرزەکانی ڕێگاوبان و تەلارە ئاسمان بڕەکانی ئەم شارە نەوتیە سەدان زانکۆ ناوەندی لێکۆڵینەوە و ئەو پێشکەوتنەی بەخۆیەوە دیوە. ڕەنگە وەڵام دەرەوەیەک بێت هەموو شتێک لەم وڵاتە بە کۆن و نوێوە لە پێناو خۆشی ژیانی خەڵکدایە. هێشتا کاڵا کۆنەکانی تەکساسی پێدەناسرێتەوە بازارێکی باشیان هەیە. ئەم دوکانەی ناوچەی فۆرت وۆرثی شاری داڵاس 100 ساڵ تەمەنێتی بە چوونە ژوورەوەی دەتوانی خۆت لێ بێتە عەسابە. بە دڵنیاییەوە خەڵک لە سەرتاسەری دنیاوە دێن بۆ ئێرە تاوەکو کاوبۆی ببینن، هەروەها کڕینی جلوبەرگ. کارداریەکەمان لە ئەو پەڕی باشیدایە. مشتریەکان پوت دەکڕن و جلوبەرگی کاوبۆی. هەموو ڕۆژێک لە شەقامێکی ناوچەی فۆرت وۆرث خەڵک لە چاوەڕوانیدان کاوبۆی ببینن. ئەم شارە لە مێژە دەستی لەو نەریتە هەڵنەگرتووە، بەڵام لە کەشێکی ئارامدا بەڕێوە دەچێت، نەوەک ئەوەی کە تەکساس ناوی بەخراپ هاتووە. خەڵقی مەیامیم لە فلۆریدا هاتوین بۆ تەکساس زۆر خۆشە ئێرە و زۆر گوندیە. نمایشی شتە کۆنەکان دەکەن کە سواری گاکە بووم بۆ من ئەزمونێکی ترسناک بوو. یەکەمین جار بوو سواری گا ببم. کەم نین ئەوانەی تامەزۆی ئەم کەشە کۆمەڵایەتیان سواربوونی ئەسپ و ڕەوتکردن بە شقامەکەدا. ئەم خانمە گاکەی بۆتە سەرچاوەیەکی بژێوی. خواردنی پێدەدەم لێرە دامناوە خەڵق سواری دەبن و وێنەی لەگەڵ دەگرن و دواتر دەیبەمەوە بۆ شوێنەکەی خۆی. بۆ من کارداریە و بەلای خەڵقیشەوە گرنگە. لە تێکساس نزیکەی 29 ملیۆن هاوڵاتی دەژین. پەیکەرەکانی شارەکە سەرنجبەرن. ئاژەڵداری لە هەموو جێیەکە. ئاخر بەر لە دەرهێنانی نەوت و غاز ئاژەڵداری ئابووریە بەهێزەکەی تەکساس بووە. ئێستا ویلایەتە دەوڵەمەندەکە بۆ خەڵکەکەشی میهرەبانە باجی ساڵانەی ویلایەتەکەیان لێناسنێت. لە ئەمریکا ڕیزبەندی بۆ زۆر شتی ویلایەتەکان کراوە. لە ڕووی تاوانەوە تەکساس لە هێڵی مامناوەندایە. ڕەنگە ئەو بۆچونەی لەسەر تەکساس هەیەە لە دەرەوە تەکساسەکەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا نەبێت. یەحیا بەرزنجی شاری ئاستن، تەکساس. ئاخۆ پێنتاگۆن و FBI و دەستگا هەواڵگەریەکانی تری ئەمریکا چی دەزانن لەبارەی UFOەکان یاخود ئەو شتانەی بە ئاسمانەوە دەفرن و کەس نازانی چین؟ چاوەڕی دەکرێت لە ماوەی ئەم هەفتەدا راپۆرتێک سەرنج بۆ چەند دەرەنجامێک ڕابکێشێت و چەندین پرسیاریش دروست بکات بە تایبەتی لەبارەی نەیرانی ئەمریکاوە. چاوەڕەیەک و راپۆرێکە سەر ئوفویان وێ هەفتێ بگەێژە کۆنگرە ئەمریکایی. زێدەتری 120 بۆیەرێن و ئارتێش دەبێژە تشتên hewayiyê nenaskirî têdane. Lê karpidestên ser raporê axifti û hevpeyvên tigel New York Timesê kirî dibêjin hêşta biryar nehatiye dayîn ka çavkaniya wan tiştên hewayê difirin çi ne. Lê pirsîna hikûmeta Amerîkayê ser tomarên deryayî yên Amerîkayê hate destpêkirin ku nîşan didin ku tiştên nenaskirî bi awayek awarter li hewayê difirin. Louis Elizondo ji destpêka sala 2008 êreve serpirîştiya lêpirsîna Pentagonê ya UFOyan dike.
اف راپورانه جالی چاپدرین پروردگری و ده جهن هری پیشکفتین امریکای ده هاتنه گرتن او تشت راستن او ده هرم هوایی یا دبن کنترولامه دابون لی ام نزانن که او چنه پارلمانترین هر دو پارتین سیاسی دبیجن دم هاتیه کو به دست نشان کرین که او تشت مترسی بو امریکای چه دیگه آن نه چابلره کو راپور سروی چنده راوسته کو خدان وان تشتین هوایی دجبرین امریکای آن نه و دبگو چینه آنج روسیای او تکنولوژیا گلک پیشکفتی چکر به او نه پیکانه دبیجه مارک فان رومانکاف پسپوری پاراستنه تدام ماروبری اوباما دا ام دزانین که هشتا چین حول داده که تکنولوژیا بسیط یا موتورا جتان تبگه چینه پشتا خواه بسیخوری و گریدایه با پارسنا تکنولوژیا خو یا براوانیه بودجه یا براوانی روسیای جی هندی بشک بچوک یا امریکاییه هنک پسپور دبیجن جبر آگاهداری سنوردان گلک زویه که مرو ببیجه او تشتنه انجام تکنولوژیا پیشکفتی یا نتوکینه There could be explanations that don't دبا کو انجام تکنولوژی یک پیشکفتی نبه تنه تشتکه کو ام لبنده نبون او مبره ندیتیه هک او تشتک جه چینه آنج روسیای به براستی او تک چون آسازین مین استخباراتی نشان داده راپور 6 ماه تید آماده کردن و belgeyin به سالان هیئت ناودانه دیاره کو کاربدستن استخبارات هشتا نه آمادانه کو انجام بربچاو اشکره بکن هر چند تید راگاهاندون کو چه belgeyin گیانبرین در وی دنیای نینه او احتماجی نهاتیه درخستن لگوری آگاهین من جهوالین ده حکومت دا بهیستی دم تری ناکه که ام راپورکاره کو پیک سروی مجاره به آماده کرن براستی آگاهین ما پیوستنینه او پروژک دم دریجه و از بیجم او پینگاوک راسته سررای ویت کلیه چینه بخواجی برنامه اوفیان هیه لگوری گوتارکا ساوت چاینا مورنینگ پوست گوری کلنرک دبیجه جدرکا وانتشتان دبکو امریکا بخوابه بینەرانی خۆشەویش پاش نزیکەی 1 ساڵ و 4 مانگ بەهۆی پەتای کۆرۆناوە و ڕێنماییەکانی تەندروستی ئەمە یەکەمین جارە من و هاوڕێم کاکساڵا بتوانین پێکەوە لەسەر یەک مێزدا بنیشین. بەرێکێک جانی و بهێویە ئەوەیەکێک و هەفکارێمە دیژی جارگدم بەگەرن ئاڤاهیەم بە وەکو جاران لەگەل هەف کار بکەن هەر چەندی ئەمزانن و ئەمریکا دوێ دەربارەیدا دەربارەی ڤاکسینکردندا گاڤنگەلێک پێشکەتی ئاوێتنە و بهێویە کو لە جیهانی تەفدا ئەف ببن بنەرن هێژا کورد کنشن لەڤەر بە داویتێ تا جارا بێ هەر شاد و بەختەوەر بن ببینە خۆش.